ئێمە کۆنگری ڕۆژنامەنووسی پێشتر وتمان گەشوینە لوتکە تاوان تۆزی حەڵەکان دابەزی هەرو کاتە ڕاماگەیان ماوەیەک لە لوتکەی ئەمێنینەوە تاوان ماوەیەک لە لوتکەی ئەمێنینەوە بۆیە ئەمە ئاساییە تا ئێساش حاڵەتەکان بەرزە دووەمیان سەبارەت بۆی چەندەمین حاڵەتە ئێمە ئەوەی کە هەر لەم 15 ڕۆژێ ئەمە دومین حاڵەتە کە بەداخەوە گیانی لە دەستداوە بۆی بەکارهێنانی ئەم دەرمانە گیانەوە ئایا هۆکارەکەی سکشون ڕۆژانەوەیە یا دەرمانی گیایە هۆکارەکەی یا ڕاستەخۆ دەرمانی گیایەکە خۆی بووە یا ناڕاستەخۆ دەرمانە گیایەکە خۆی بۆی کە باسم کرد ئەکرێ هۆکارە ناڕاستەخۆکەی ئەوە بێکەوای کردووە ئەم دەرمانە گیایە وا لە دایک و باوکە کردو مناڵەکە درەنگ بێنن بۆ نەخۆشخانە وای لێ کردووە تا کار لە کار بترازێتی و ئەوە بێت یاخود دەرمانە گیایەکە خۆی وەک ژەهرێک مامەڵی کردووە ئێمە نازین دەرمانە گیایەکان چیان تیا بەڕاستی هەندێک جارەگەر بزانین یاخود زوو پێمان بڵێن لەوانەیە ئەگەر دژیەکێکی هەبێت کە لای ئەمە پێوتری ئەنتیدۆت لەوانەیە بۆی بەکاربێنین بتوانین ژیانی لە مەترسی ڕزگارکەین سێمیان چەنە مناڵە هەر لەو ماوەیە ئەمە دووە مناڵەوەڵی ئێمە حاڵت بەردەوام هەر هەیە بەڵام بەردەوام ئەوەی ڕۆژانە نیە تەوانەمە لەوانەیە لە مانگێکە دوو حاڵەتێ سێ حاڵەت بەبێی کاتەکان نەگۆڕێ لە سکشون ڕۆژانەوە زیاد دەکات تەبان بۆ خەڵکی کوردەواری ئیترەوەی کەسکی چوشایەوە یا لە دانی دەریێت یاوە تا ئەڵێ وڵا بە بۆم کەوت ئیترم حاڵەتانە بەردەوامەیە لە زستانیشە لە کاتی پەتای هەڵامەتە بە هەماشیەوە